دانیشتنی دادگاییکردنی مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی لە دادگای تاوانی دووی هەولێر باڕێوە چوو. خۆشی وەلمەتکەت خۆشی وەلمەتکەت خۆشی وەلمەتکەت مەچ نەگیریە ئەم کوردین. پاش نزیک بە ساڵێک لە دەستگیرکردنیان ئەو دوو چاڵاکە هاوشێوەی دەستگیرکراوانی دیکەی بادینان تۆمەتی هەوڵی زیانگەیاندن بە ئاسایشی هەرێمیان دراوەتە پاڵ بەبێ بوونی هیچ بەڵگەیەکی سەلمێنەر. ئەوەی لەسەریان هەیە تەنها گروپ چات و گۆڕینەوەی زانیاریە. پارێزەرانی کەیسەکەش دواخستنی دانیشتەکانی دادگا بە سزادانی ئەو دەستگیرکراوانە ناو دەبن. ئیفادێت نوێنەری ئاسایشە هەرێمی هاتنە وەرگرتنی و ئیفادێت ئەوون شاهدێت کۆوانە پشتبەستن سەرکردی هاتنە وەرگرتن 4-5 شاهدی شوان هاتنە وەرگرتن و 3 شاهد جیما بوون کو ئیفادێتوانە یەتاتینە نویسینێ بەس بەردەم دادگای ئامادە نەبوون گۆرە یاسا سزادانێ و اصول محاكمة جزائية حق پارێزەر استیجواب آنکو مناقشه گل شاهد بکن جوری چندی جمعه داخل او محکمه کرد که آوان شاهد حاضر کن ویری و 3 شاهدن بهنده امنده بسیار لیب کن و بتر شاهده یان روم بیتن آوان کسی شاهده اجدا خوشبختانه شاهده یک زورا باش با دادگاهی کردی مامۆستا بەدەل بەرواری کاک ئومێد بەڕۆشکی بوو کە بە پێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2003 پەرلەمان ئەوراقیانی حالەکرا بوو کە ئەو مادەیە بەداخەوە زیاتر لە بۆ خەڵکی جاسوس و خەڵکی خائین و خەڵکی خاکفرۆشە نەک لەو کەسانەیە کە کەسێک چۆشی مامۆستا بەدەل و قوتابیەکەی بەناوی ئومێد بەڕۆشکی کە هەم ڕۆژنامەنووسیش و هەم قوتابیشە تەنها لە ئەوڕەکەیەکی ئەیفۆر داوای هەڵگرتنی پاشەکەوتی موچیان کرد و داوای موچیان کرد ئەوڕە بەو مادەیە ئەوراقیانی حالەکراوە کتێبینمان هەیە لەسەر مەوعیدەکە سینە و مەوعیدەی زۆر دوور و درێژە ئەوە خۆی لە خۆیدا وەکو برادران باسییان کرد عقوبەیەک. ڕێگری لە بینینی دەستگیرکراوان لە نزیکەوە پاش ساڵێک لادابڕان هاوار و ناڵەی کەسوکاری بە دوای خۆی داهێنا بەو هۆیەوە بۆ ماوەی 10 خولەک دادگاییکردنەکە وەستا. دوای هاتنە دەرەوەشیان لە دادگا کەسوکاری دەستگیرکراوان بە ورەی بەرزەوە هاواری ئازادیان دەکرد و بۆ پەیام دوان. مجدیر دیتن هر نهیلان نزیک ببین و مرالا و گلکا بلند او زانم بتوانن و امجی اگر توانبار بان اگر بالفعل تثبیت با سر اگر هندسه دریزیجی توانبارک آن توانک کر با اوان گرتیا ما بر روانی جنت کرد بله سر بلند و حتی دماغی لحظه ام دی بر روانیش گرتیت خو کین و ام سرفرازین پی و ام سر بلندین و اول روح آبادینا تنه اوید گرتین دا دهو که دا بادینام بیدنگ بکن بله بلا باش بزانن دهوک نملکی چه حزب و چه لایانه دهوک یا خلک دهوکیایه و اف دزی و گندلیات تکرن تحدایت کن یک دست یک گندل هات بتا گرتن بس مروفت پاقش یاسا بس بو مروفت هجار و مروفت پاقش های مفروض دادگاه اگه به تکرین عادلانه چش در و بیتن چش عراقی بیتن چش حردگی بیتن دادگاه که راستقین نبیتن بخت خودی والله یا 11 آگر برداد دل ما و عیال ما و مهمیا کسو کارت ما یعنی گنه بتوانم خود دست هیچ گل تککا گل کسی نینه خودی. پەرلەمانتارانیش دەڵێن سزادراوانی تری بادینان کە هێنرا بوون شاهێدی دژی ئەم دوو دەستگیرکراوە بدەن لە بەرژەوەندی مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکەی شاهێدیان داوە جەختیش دەکەنەوە کە ئەگەر مامۆستا بەدەلێک لە زیندان کراوە سەدان مامۆستا بەدەلی دیکە سەریان هەڵداوە. هەر هەمووشی باتڵە لە قۆناغی تۆمەتبارکردن تا گەێنراوەتە دادگا چی باتڵە هۆکاری باتڵ بوون لەبەرەوەی ئەمە هیچ بەڵگەیەک نییە تۆ بێ بەڵگەت هەبێت تاوەکو کەسێک تۆمەتبارەکەی ڕایەگری 1 ساڵ سجنیەکەی هیچ بەڵگەیەکی تیانە بیسەلمێنێ ئەم کەسانە کەسێکی خراپەکار بوون نیەتی خراپیان هەبووە ئاژاوە گێڕ بوون گروپی تیرۆریستیان هەبووە گروپیان هەبووە بۆ تێکدان و شایدەکانیش لە بریەوەی لە دژیان ئەنجومەنی یاسایی شایدیان نابوو بۆی لە دژیان بەکاری بێنێ بەڵام لە قازانجیان وتەیاندا. لەو هەڵمەتی دەستگیرکردنەی کە لە کۆتایی ساڵی ڕابردوو سەرەتای ئەم ساڵدا لە دەڤەری بادینان دژی چاڵاگوانان و ڕۆژنامەنووسان بەڕێوە چوو دەیان کەس دەستگیر کراون و بەشێکیشان ئازاد کراون 5 لەو کەسانە یەکی بە 6 ساڵ زیندانیکردن سزا دراون بەبێ بوونی بەڵگەی سەلمێنەر لەسەریان 11 کەسی دیکەش پرۆسەی دادگاییکردنەکەیان دواخراوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.